بەڵێ خۆشەویستان لەگەڵتانە بەردەوامین وەکو هاوکارم سانا لە دەستپێکی بەرنامەکە باسی کرد کە بڕگەی ئەمڕۆمان بگەیەکی سەرەکی ئەمڕۆمان باسکردنە لە پێشانگای کتێب لە شاری سۆران. جا سانە ئێستا هەموو لایەنەکان ئەو لایەنە پەیوەندیدارانە کەسایەتیە دیارەکانی کوردستان داوا ئەکەن کە هاوڵاتیان لەگەڵ کتێبە لەگەڵ خوێندنەوە چۆنەڵێ ئاش ببنەوە، یعنی ئەو دوورکەوتنەوەی کە دروست بووە دووبارە وایان لێبێتەوە وەکو جاری جاران کە گۆڤارەکان هەبوو کە ڕۆژنامەکان هەبوو کە خەڵک بە مشتاقەوە ینی کتێبێکی بەدەستەوە کتێبی خوێنەوە یاخۆ ڕۆژنامەیەکی ڕۆژانەیە خوێنەوە، بەڵام لە ئێستا بینین ئەوەی بەهۆیەوەی کە ئەم تەکنۆلۆژیا و موبایل و تۆڕە کۆمەڵاتیەکان هەیە تۆزێک خوێندنەوەی کتێب و گۆڤار و ڕۆژنامەکان کەم بۆتەوە. جا پەیمانگای زاگرۆز لە شاری سۆران هەستاون بە سازدانی پێشانگایەک لە ژێر ناونیشانی بە کەلتورکردنی خوێندنەوە. ئەمڕۆ ئێمە کاک شەعبان ئیسماعیلمان لەگەڵا بێ ڕاستەوخۆ لە سۆرانەوە کە بەڕێوەبەری پەیمانگای زاگرۆزە قسە و باسەکەی بزانین ئەو بابەتانەی کە لە ناو پێشانگاکەیە هەیە چییە، چەند سەرچاوی تایە، ئەو لایەنانە کێن کە هەستاون بە ئەنجامدانی ئەم پێشانگایەوە پێشانگاکە بۆ چەند ڕۆژە بێت. کاک شەعبان سڵاو لێبێت و بەیانیت باش بە هیوای ڕۆژێکی خۆش. بەڵێ سڵاوتان لێبێ، بەیانیتان باش، سڵاو و ڕێز بۆ کەناڵە بە ڕێزەکەتان، ومێدەکەن بەیانێکی خۆشتان هەبێ. سەبارەت بە پێشەنگای کتێب ئێمە وەکو پەیمانگای زاگرۆز بە هەماهەنگی لەگەڵ پەیمانگای تەکنیکی تایبەتی ڕواندێس کە سەر بە دامەزراوەی شەهیدین بۆ پەروەردە و خوێندنی باڵا لە هەرێمی کوردستاندا بە پاڵپشتی کتێبخانەی مێخەک زۆر بە خۆشحاڵیەوە دووبارە بۆ سوپاسەوە دەمانەوێت سوپاسیان بکەین بۆ پاڵپشتیکردنی ئەم بیرۆکەیە. هەڵساوین بە سازکردنی پێشانگایەکی کتێب تیایدا بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامی دەبێتن. نزیکەی زیاتر لە 2000 کتێبمان ئامادە کردووە و نزیکەی 1000 ناونیشانی جیاجیا لە خۆ دەگرێت بە زمانەکانی کوردی و ئینگلیزی. شایانی باسە ناونیشانەکان خۆی دەبینێتەوە لە بابەتی وێژەی ئەدەبی، بابەتی هونەری، بابەتی زانستی، مێتافیزیکس، بابەتی سایکۆلۆژی، بابەتی کۆمەڵناسی و بابەتەکانی تر، بابەتی یاسایی بەگشتی لە چوارچێوەی ئەم ناونیشانانەوەیە. پێیام لە پشت ئەو بیرۆکەیە وەکو بەڕێستان ئاماژتان بۆ کرد لە ژێر ناونیشانی بە کللتورکردنی خوێندنەوە دووبارە گەڕانەوەی کتێب بۆ باوەشی خوێنەرانە. ئێمە لە سۆنگەی هەستکردنمان بە بەرپرسیارەتیەوە بەو پێی کە ئێمە لە نێو کۆمەڵگەداین و لە شاری سۆران لەو ناوچەیە کە ئێمەی لێ دەژین لەگەڵ توێژێکی کاریگەر و پێکاتەی سەرەکی ئەو کۆمەڵگەیە تێکەڵ بووینە. ڕێژێکی زۆر باشی قوتابیانمان هەیە دەبینین لێرە و لەوێ لە نزیکەوە وەکو ئاماژەتان بۆ کرد بە جۆرێک لە جۆرەکان بەداخەوە کتێب ئەو خولیایەی ئەو حەزەی پێشووتر هەبوو بۆ خوێندنەوە لەم چەند ساڵی دوایی وەکو پێویست نییەوە تا کەمی کردووە. ئێمەش بەو مەبەستا بۆ ئەوەی دووبارە کتێب لەگەڵ خوێنەران ئاش بکەینەوە هەستاین بە سازکردنی پێشانگاچی لەو شێوەیە بۆ زیێدەتر بەرەو پێشبردننی خوێندنەوە. بڵێ کاک شەعبان، ئەو کتێبانەی کە لە پێشانگاکەت ئامادەتان کردو بۆ ئەم پێشانگایە تا چەند داشکاندن کراوە بۆ ئەم کتێبانە؟ بەڵێ پرسیارێکی جوانە. وەکو ئاماژەمان بۆ کرد ئێمە بە پاڵپشتی کتێبخانەی مێخەک هەڵساوین بە سازکردنی ئەم پێشانگایە و یەکێک لە هۆکارە گرنگەکان هۆکارە کاریگەرەکان کە وای کردووە کە دوێن یەکەم ڕۆژی پێشانگاکە بوو خەڵکانێکی زۆر و دەمەوێت لێرەوە دووبارە ئاماژە بەوە بکەم کە ئێمە تەنها پێشانگاکەمان تایبەت نەکردووە بەڕووی فێرخوازانمان بەڵکو دەرگای پێشانگاکەمان کردوێتەوە بەڕووی کۆمەڵگە هەمووی. ئەو هۆکارێک کە وای کردووە کە خەڵکانێکی زۆر خەڵکانێکی یان ڕێژێکی بەرچاو خەڵک سەردانمان بکە
بریتی بووە لە دابەزاندنی نرخی کتێبەکان بە شێوەیەکی باش بۆ ئەوەی خوێنەران بتوانن بە تێچوێکی کەمتر ئەو لەو بوارانەی کە دەیخوازن لەسەری بخوێننەوە کتێبەکانیان دەست بکەوێت. بەڵێ بەڵێ کاک شعبان دەمەوە پرسم هیچ بەرنمەیەکی ترتان هەیە بۆی بتوانن بە تەواوی خوێندنەوە بکەن بە کللتور؟ بەڵێ سەبارەت بەو پرسیارە تەبەن ئێمە پێشووتریش وەکو پەیمانگەی زاگرۆس ساڵانی پێشووتر لە زووەوە هەوڵمانداوە و چالاکیەکانمان لە پاڵ چالاکی دیکەی زانستی و تایبەتمەند بە پەیمانگاکەمان زۆرترین هەوڵ و کۆششمان با بڵێن ئامانزمان ئەوە بووە کە خوێندنەوە یان بە کللتورکردنی خوێندنەوە تەوەری سەرەکی کارەکانمان بێ و خۆشبەختانە ئەم ساڵ ئەوە پلانمان بوو کە ساڵێکێکی وەها لە چۆنەڵێ چوارچێوێکی فراوانتر ئەنجام بدەین و پلانمان وایە کاری باشتر و پلانی گەورەتر لە توانم بڵێن بە هەماهەنگی لەگەڵ پەیمانگەکانی دیکەی سەر بە دامەزراوەی شەهید لە شارەکانی هەولێر و دهۆک و لە شوێنەکانی تر بە هەماهەنگی بتوانین ئەم پرۆژەیە ئەم بیرۆکەیە بەرفراوانتر بکەین و بۆ ئەوەی هۆکارێکی گرنگ بێ بۆ ئەوەی هاندانێکی کاریگەر بێ بۆ خوێنەران لە تەواوی هەرێمی کوردستاندا تا بتوانین بە شێوەیەکی باشتر کاریگەری دروست شعبان ببوورە دەمەوە پرسم کەواتە کتێب بکەینە. بەڵێ کەواتە هیچ پەیوەندیەکتان هەیە لەگەڵ ناوەندە زانستی و ئەکادیمیەکانی تردا بۆکردنەوەی ئەم پێشەنگایە؟ بەڵێ ئێمە سەرەتا وەکو دامەزراوەی شەهید کە زیاتر لە 12 بۆ 13 پەیمانگا لە بواری پەروەردە و فێرکردن کار دەکەین لەگەڵ ناوەندەکانی تری حکومی و ناحکومی ناوەند ئەکادیمەکانی تری حکومی و ناحکومی پەیوەندیمان زۆر باشە و لەسەر ئاستی نێودەوڵەتیش پەیوەندیمان باشە. ئامانجمان وایە کە بتوانین ئەم بیرۆکەیە وەکو باسم کرد درێژەی پێ بدەین و فراوانتری بکەین. بەڵێ ئەوە پلانی سەرەکی ئێمەیە بۆ ئەم بابەتە. ئێمەش بە هیوان کاک شعبان لە هەرێمی کوردستان لە شاری سلێمانی و لە شاری هەولێر ساڵانە پێشانگای نێودەوڵەتی کتێب بڕێوە چێکە زیاد لە 10,000 بۆ 15,000 و بەرەو سەریشەوە سەرچاوە لەناو سەرچاوی خوێندن لەناو ئەم پێشانگایانەیە بوونی هەیە. پەیوەندیتان لەگەڵ ئەم دوو پێشانگا نێودەوڵەتیە بۆ ئەوی بتوانن سوود لە ئەزمموی ئەوان وەربگرن بۆ شاری سۆران بۆ پێشانگای کتێب و بۆ بەردەوامبوونی پێشانگاکانتان هیچ پەیوەندیەکتان هەیە لەگەڵ بەڕێوەبەرانی ئەم دوو پێشانگا نێودەوڵەتیە یاخود پلانی ئەوەتان هەیە کە ساڵانە ئەم پێشانگایە لە سۆران بەردەوام بێت؟ بەڵێ پێشتر وەکو جەنابەت ئاماژەت پێدا دیارە لە شارەکانی تری هەرێمی کوردستان وەکو شاری سلێمانی و شاری هەولێر ئەم بیرۆکەیە توانم بڵێم تازە نییە، بەڵام ئێمە وەکو لێرە لە ئیدارەی سەربەخۆی سۆران تا ڕادێک لەم چەند ساڵی دوایی لێرە و لەوێ چەند هەوڵێک دەبیندرێن، بەڵام ئێمە وەکو ئاماژەمان بۆ کرد پلانمان وایە و ئومێدمان زۆرە بتوانین ئەم پلانە ئەم بیرۆکەیە فراوانتر بکەین و بە دڵنیایی ئەوەی ئاماژەت بۆ کرد ئێمە پەیوەندیمان هەبووە، بەڵام دەمانەوێت ئەو پەیوەندیانی کە پێشتر تەنهاوەکو پەیوەندی هەبووە بیان خەینە بواری پراکتیکی و کاری لەسەر بکەین و ئەم پێشانگا نێودەوڵەتیانە کە بۆ ماوەیەکی درێژتر درێژە دەخایەنێ بیانهێنینە شاری سۆران و ئێمە وەکو خۆمان وەکو خانەخۆی بە خۆشحاڵیەوە و بە شانازیەوە باوەش بۆ ئەم بیرۆکەی بکەینەوە و خزمەت بکەین بە دڵنیایی. زۆر باشە. کاک شعبان بزانم بەشداربووانی پێشانگاکە لە چه ئاستێکا بوون و ئەوانەی کە پێشوازیان لە پێشانگایە کردووە لە چه ئاستێکا بووە و وەکو خۆتان وەکو بەڕێوەبەرانی ئەم پێشانگای بە کەلتورکردنی خوێندنەوە تا چەند ڕازی بوون لە بەشداربووان؟ بەڵێ وەکو ئاماژەم بۆ کرد لە سەرەتای قسەکانمدا پێشانگاکەمان تایبەت نەکردبوو بە خوێندکارانمان تەنها خوێن فێرخوازانمان لە پەیمانگە بەڵکو دەرگای پێشانگاکەمان کردووەتەوە بە ڕووی کۆمەڵگە بەگشتی و
دانیشتوانی شاری سۆران ئیداری سەربەخۆی سۆران بەشداربووان خۆی دەدیتەوە و دەبینێتەوە لە چین و توێژی جیاواز لە مامۆستایانی زانکۆ لە بەرپرسان لە کەسە دیارەکان لە هونەرمەندان لە فێرخوازان لە توێژەران بەگشتی دەتوانم بڵێم بە خۆشحاڵیەوە ئەوەی کە پێشبینیمان دەکرد تا ڕادێکی زۆر باش و بگرە لەو دیوی پێشبینیەکانیشمانەوە بووە بەشداریەکی زۆری چین و توێژەکانی کۆمەڵگەیە ئەمەش خۆی لە خۆیدا دووبارە دڵمان خۆش دەکات بەوەی کە ئەمە بمانەوێ و هەنگاوی جددیتر و کاریگەرتر بنین لەسەر ئەم پرسە بۆ ئەوەی بەرفراوانتری بکەین و بیکەینە پێشەنگایکی تری گەورەتر بە ئومێدی هەنگاوێکی بەرزتر و بیکەین بە یەک لە فۆرمەکانی پێشەنگان نێودەوڵەتیەکان. بەڵێ دەستان خۆش بێت. بەڵێ کاک شەعبان دەمەوێت ئەو بپرسم ئایا خانمان بەشداری ئەم پێشەنگایە دەکەن یاخود با بڵێن ژمارەیان زیاترە لە چاو ساڵەکانی تر لە یاخود باڵین لە چاو پێشەنگەکانی تر هەروەها لە پاڵ ئەوەشدا ئایا لە نێو ئەو کتێبانەدا نووسری خانم هەیە یاخود با بڵێن ئافرەتان هەیە لە ناو نووسەرەکاندا؟ بەڵێ ئەوەی تایبەتە بە ئەم پرسیارەی کە بەڕێزت وروژاندت بەڵێ بە خۆشحاڵیەوە خانمان دەبیندرێن لە نێو بیرۆکەکەدا و بەشێکی زۆری ئەوانەشی کە لەوێن ئامادەن خۆیان خودی نووسەرەکانن و کتێبی نووسری خانمیشی تێدایە بەڵێ وەکو باسمان کرد کتێبەکان زۆر زۆرن کتێبی بواری جیازیای تێدایە و خانمانیش لە تەک پیاواندا ڕۆڵێکی کاریگەریان هەیە و خوێنەری زۆریان هەیە کتێبەکانیان بەڵێ بە خۆشحاڵیەوە خانمانیش بەدی دەکرێت و ئەمە جێی خۆشحاڵیە. زۆر باشە کاک شەعبان با پرسیارێکی ئەوەش بکەین بزانین زۆرترین ئەو سەرچاوانەی کە فرۆشراون ئەو سەرچاوانە کامانن سەرچاوە کوردیەکانن یاخود سەرچاوە بیانیەکانن. بڵێ وەکو ئاماژەمان بۆ کرد ئەم سەرچاوانەی کە بەردەستن لە زمانەکانی کوردی بە یەکەم وە زمانی ئینگلیزیشی تێدایە خۆشبەختانە زۆرینەی ئەو بابەتانن کە بە زمانی کوردین و لە بوارە خۆیان دەبینەوە لە بوارەکانی زمانەوانی بوارەکانی ئەدەبی وێژەیی کە بریتین لە ڕۆمان و لە شعر و لەم بابەتانە و بابەتی زانستیش بەڵێ بابەتی زانستیش بتوانم بڵێم بە شێوێکی باش پێشوازی لێکراوە. زۆر باشە کاک شەعبان دەستان خۆش بێت بەڕاستی سانە وەکو کاک شەعبانی ژاماژەی پێکرد کە ئەمە ئەم بابەتی پێشانگای کتێب و بە کەلتورکردنی خوێندنەوە ئەمانە گرنگێکی زۆری هەیە و هاوڵاتیان ئەتوانن بە تایبەت سوود وەربگرن لە ناو ئەو سەرچاوانی کە لە ناو پێشانگاکانە بوونی هەیە. کاک شەعبان وەکو دوا پرسیارم ێ بزانم پێشانگاکە چەند ڕۆژە خایانێ و لە کۆتا ڕۆژە هیچ مەراسیمێکی تایبەت هەیە لە ناو پێشانگاکە خود نەخێر هەرەوەیە کە پێشانگاکە کۆتایی پێێت و تاوە بێت. بڵێ خۆشبەختانە پێشەنگاکە تا ڕۆژی چوارشەمە دەخایانێت و دەمەوێت لێرەوە لە ڕێی کەناڵی ئەو کەناڵە بەڕێزەوە مژدەی ئەوە بە خوێنەران بدەین کە تاکو چوارشەممە لە کاتژێر نۆی بەیانیەوە تاوەکو حوتی ئێوارە ئێمە دەرگای پێشەنگاکەمان واڵایە بەڕووی خوێنەران و خۆشحاڵ دەبین بە هاتنیان و ڕۆژی چوارشەممە کۆتا ڕۆژی پێشەنگاکە دەبێت لێرە بەڵام کۆتا خۆناغی ئەم بیرۆکەیە نابێ و دڵنیایی دەدەینە خوێنەران کە پلانی گەورەترمان هەیە ئێمە وەکو خۆمان و حەزەکەین و ئومێدەکەین و هیوامان هەیە کە لە ئیدارەی سربەخۆی سۆران و شارەکانی دیکە و تەواوی هەرێمی کوردستان بتوانین هاندانێک دروست بکەین کە خوێنەری زیاتر تاچی زیاتر لەگەڵ کتێب لەگەڵ خوێندنەوە ئاش بکەینەوە چونکە دڵنیان کە خوێنەر کە کەسی شارەزا و خوێندنەوە کۆمەڵگەیەکی هۆشیار کۆمەڵگەیەکی بە ئاگا و کۆمەڵگەیەکی
سەرکەوتوو تەندروست دروست دەکات و بەرهەم دەهێنێت. بەڵێ بەڵێ دەست خۆش کاک شەعبان، سوپاس بۆ زانیاریەکانت مادوومان کردی، دەستان خۆش بێت.